گەنجێک لە ڕەمەزان لە شارێک لە شارەکانی کوردستان دەڵێ ڕەمەزان بوو لە بازاردا دەڕۆشت بە ناو بازاردا بەلای دوکانێکا تێپەڕیم گۆرانێکی لێدا بوو دیجەیەکی گەورەی داگیرساندە بوو گۆرانێکی لەسەر بوتم برای بەڕێزم ئەگەر تۆزە کزێکی باشترە ڕەمەزان و خەڵ بە ڕۆژووە وتی بەسەر چا کزی کرد وتی کەنە هەندی تر ڕۆشتم بە قسەی خۆشیش پیاوێتیش بە هەمان شێو گۆرانێکی زۆڵ بە قوتی خستبە سەری وتی پێم وت براکەم ڕەمەزانە خەڵک و نەحبارە بێ ئەگەر کزیکەی مەمنون تەبم دوو لە ڕووی بەڕێستان و مزگەوتەکە وتی تفێکی کرد ناوچاوم وتی یەک تفێکی تێم کرد وتی منیش ئاوایەکم کرد وتی پیاوەکە سەری داخست حتا ڕۆشتم سەری هەڵنەبڕی زانی غەڵەتی کرد وتی لە جیاتی ئەوە تفێکی تێم کرد وتی منیش ماچێکم کردەوە پیاوە لە جیاتی تفەکە ئەڵێ سەری داخست سوێن بەخوا هەتا ڕۆشتم سەری بەرز نەکردەوە جا ئەگە تفەکەی تێ بکردایەتەوە بێگومان شەڕی دەستەوەیەخە دروستە بوو ئەم پیاوە خۆی بۆ گرت ئەو چەند دەقەیە ئەو چەند چرکەیە خۆت بگرە لە شەڕ دوورەبی بە ئیزنی خوا بۆیە شەڕ یەکێ لە هۆکارەکانی شەڕ و ئاژا و کوشتن زۆربوون تووڕەبوونەکەی چەند دەقەیەک و کارە سات ڕۆدەت کەواتە ئینسان ئاگاداری خۆی بێ ئەگەر ئەتەوێ بەختەوەر بی ئەگەر ئەتەوێ ڕەوشتت نەگۆڕێ ئەگەر ئەتەوێ کێشت بۆ دروست نەبێت تووڕە مەبە خۆت ڕاگرە دەست ڕاگرە دەست بوەستێنە هەر کاتێک زانی سار دەبیتەوە هیچیش ڕوونادا بە ئیزنی خوا